پێمان باشە وەکو فڕۆکەخانەی سلێمانی ئامار و چالەشەکانی ساڵی 2020 بۆ هاوڵاتیان و دەستگای ڕاگەیاندەکان ڕوون بکەینەوە بۆ ئەوەی بزانین لە ساڵی ڕابردووە واتە ساڵی 2020 ئامار و چالەشەکانی فڕۆکەخانەی نەدۆڵ سلێمانی بەچی گەشتووە. هەموو لە یەک دەزانن ساڵی 2020 ساڵێکی پڕ کێشە و نەهامەتی و ناخۆشی بوو لە سەرتاسەری جیهاندا. ئێمەی فڕۆکەخانەی سلێمانیش وەک هەر دەستگایەکی سیادی ئەم وڵاتی خۆمان کاریگەری ئەو بارودۆخەمان لەسەر بووە بەهۆی کەمکردنەوەی چالەشەکانمان و کەمکردنەوەی داهات و هەروەها ئەو خزمەتگوزاریانەی کەوا پێشکەش کراوە. لە ساڵی 2020 تا فڕۆکەخانەی سلێمانی هەموو ڕۆژێک و هەموو کاتەکان دەوامی کردووە وەکو هەر فڕۆکەخانەیەکی نێودەوڵەتی ئەگەر لە فترێک لە فترەکانیشە چالەشەکانی وەستا بێ بۆ گواستنەوەی گەشتیارن بەپێی ئەو ڕێنمایە تەندروستیانی کەوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقەوە دەرچوو بۆ وەستانی گەشتەکان بۆ گواستنەوەی گەشتیاران. لە ساڵی ڕابردووە فڕۆکەخانەی سلێمانی لە یەکی 2020 زۆربەی زۆری گەشتەکان وەستیاندا بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا لە سەرتاسەری جیهاندا و بە فەرمی لە ناوەڕاستی مانگی ئازاری 2020 ئاسمانی هەموو عێراقدا خرا بەڕووی گەشتەکانی فڕۆکەخانەکاندا و گەشتیارەکان نەتوانرا ئەو خزمەتگوزاریانە پێشکەش بکرێت. واتە نزیکەی لە سەدا 30 ماوەی کارکردنی ساڵی ڕابردوو فڕۆکەخانەی سلێمانی چالەشەکانی وەستا بۆ گواستنەوەی گەشتیاران تەنها گواستنەوەی شمەک و کارگۆ بەردەوام و بەڵام بە ڕێژەیەکی کەمتر لە ساڵانی ڕابردوو. ژماری ئەو گەشتیارانی کە فڕۆکەخانەی سلێمانیان بەکاری هێنا لە ساڵی ڕابردووە 124223 کەس بووە. واتە نزیکەی 125 ساڵانی ڕابردوو گەشتیاران لە فڕۆکەخانەی سلێمانی گەشتیان کردووە هاتوونەتەوە. ئەویش بەهۆی ئەو بارودۆخەیەکەوە ئاماژەم پێدا لە سەرەتای قسەکانمدا. ئێمە کاتی خۆی وتمان فڕۆکەخانەی سلێمانی گەشتەکانی نزیکەی 150 بۆ 160 دەسی پێکردوێتەوە بەپێی ئامارەکان. ژمارەی ئەو فڕۆکانەی کە فڕۆکەخانەی سلێمانیان بەکار هێناوە 155 ساڵانی ڕابردووە، بەڵام ژماری گەشتیارەکان کەمتر بۆ لە ساڵانی ڕابردووە بە 173. بنکەی نشینگەی فڕۆکەخانە وەکو دەستگۆکو بنکەیەکی چالاکی فڕۆکەخانەی سلێمانی بۆ دڵنیابوون لەو دۆکۆمنت و فیزە و جیاوازانی کە هاوڵاتیان بەکاری دێنن لە ساڵی ڕابردووە دەستی کردووە بەسەر 47 بەڵگەنامەی ساختە لە فیزە لە جیاواز لە هەر بەڵگەنامەیەکی تر کە هاوڵاتیان ویستویانە بەو بەڵگەنامە ساختانە سەفەرکەن یا بێنەوە بۆ فڕۆکەخانەی سلێمانی. بەڕێوەبەری تەندروستی فڕۆکەخانە وەکو بەڕێوەبەرایەتیی گرنگ لە ناو فڕۆکەخانە ئەویش کار و چالشی ساڵی ڕابردووی نزیکەی 4070 نەخۆشی بینیوە لە گەشتیار و لە کارمەند و هەروەها پێویستە کاریێرا بیڵم کە لە مانگی 2020ەوە هەتاکو ئەم کاتانش کە من لە خزمەتانە قسە دەکەم تیمێکی تایبەت لە فڕۆکەخانەی سلێمانی سەر بە وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی هەڵدەسێ بە پشکنینی ئەو گەشتیارانی کە داخلی فڕۆکەخانەی سلێمانی دەبن لە دەرەوەی هەرێمی کوردستان و دەرەوەی عێراق بۆ دڵنیابوون لە سەلامەتیان لە نەخۆشی کۆرۆنا بەپێی ڕێنمایە تەندروستیەکان مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. بەڕێوەبەرایەتی گومرجی فڕۆکەخانەی سلێمانی چێکە لەو بەڕێوەبەرایەتی گرنگانی کە لە فڕۆکەخانەی سلێمانی چاودێری و بەڕێکردنی هەچی شمەک و کاڵا هەیە کە دێتە ناو فڕۆکەخانەوە لە فڕۆکەخانە دەردەچێت. لە ساڵی ڕابردووە ئەو کاڵا و شمەکانی کە دەرچووە نزیکەی 10,166 تەن کاڵا و شمەک داخلی فڕۆکەخانەی سلێمانی بووە لە جۆری کەرەسەی یەدەک و کۆزماتیک و هەروەها چەندین بابەتی تر و تقریباً 324 تەن کاڵا و شمەک لە فڕۆکەخانەی سلێمانی دەرچووە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان. بنکەی کۆنتڕۆلی جۆری بنکەیەکی گرنگە لە فڕۆکەخانەی سلێمانیە بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو شمەک و کاڵایانی کە دێنە ناو فڕۆکەخانەی سلێمانی یاخود دەردەچن بۆ ئەوەی دڵنیابن لە سەلامەتی کوالیتی ئەو کاڵایانە. لە ساڵی ڕابردووە چەندین چالاشیان هەبووە، چالاشەکانیان لە هۆکاری گواستنەوە کوتایە و کەرەسەی یەدەک و هەروە هەندێک مەوادی کیمیاوی بابەتی جوانکاری
و هەروەها تووتنی جۆراوجۆر و جگەرە بە پێ ڕێنمایە تەندروستەکان و هەروەها ڕێنمایەکانی وەزارەتی دارایی ئەو چالاکیانە جێبەجێ کراوە. بنکەی ڤێترنەری فڕۆکەخانە لە ساڵی ڕابردووە کار و چالشەکانی زیاتر چاودێریکردنی ئەو ئاژەڵە زیندوانەیە کە داخلی فڕۆکەخانەی سلێمانی دەبن و هەروەها چاودێریکردنی بەشی کەیناینی ئاسایشی فڕۆکەوانی لە فڕۆکەخانەی سلێمانی کە چەندین سەرجی کەیناینیان هەیە بۆ پشکنینی گەشتیاران و شمەکان لە ناو فڕۆکەخانەی سلێمانیە. ساڵی ڕابردوو 42442 سەر وڵاخی زین و داخلی هەرێمی کوردستان بۆ لە فڕۆکەخانەی سلێمانی و بە پێی ڕێنمایە تەندروستەکان و ڕێنمایە ڤێترنەکان مامەڵەیان بۆ کراوە. و هەروەها دەست گیراوە بەسەر چەندین کیلۆ گۆشتی قەدەغە کراو لە سەرچاوی نەزانراوە و تەلەف کراوە بە پێی ڕێنمایە تەندروستیەکان. کۆنتترۆلی جۆری کشتتوکاڵ واتە کەرنتینەی کشتتوکاڵیش بنگەیەکی تایبەتە لە فڕۆکەخانەی سلێمانی لە ساڵی ڕابردووە نزیکەی 20,000 یاخود 20,000 چیلۆگرام واتە 20 تەن بەرووبوومی کشتتوکاڵی لە گوڵ و لە هەروەها لە تۆ داخلی فڕۆکەخانەی سلێمانی بۆ و کار و چالشەکان بە پێی ڕێنمایە کشتتوکاڵەکان جێبەجێ کردووە. لە فڕۆکەخانەی سلێمانە پەیمانگای فڕۆکەوانی شارستانی هەیە کە بەشێکی گرنگی سنترێکی ڕاهێنانە لە فڕۆکەخانەی سلێمانی بۆ ڕاهێنان و وتنەوەی ئەو دەرسوانەی کە پێویستەکە هەموو ساڵێک بە کارمەندە پسپۆرەکانە بڵێن. بەڵام ساڵی 2020 بەهۆی دابڕینی دەوام لە فڕۆکەخانەی سلێمانی کار و چالشەکان کەمتر بۆتەوە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردووە. بەڵام لەگەڵ ئەوەشدا ساڵی ڕابردوو 15 خولی ڕاهێنان و سیمینار لە فڕۆکەخانەی سلێمانی پەیمانگای فڕۆکەوانی جێبەجێ کراوە کە ژمارەی بەشداربووان 456 بەشدار بووە. بەڕێزان هەموو لایەک دەزان فڕۆکەخانەی سلێمانی وەکو دەستگایەکی سیادی لە هەرێمی کوردستان کار و چالشەکانی بەردەوامە. خەرجەکانی فڕۆکەخانەی سلێمانی ساڵی ڕابردوو نزیکەی 700 ملیۆن دینار و هەروەها 250,000 دۆلاری ئەمریکی بووە بۆ سیانەکردن و چاکسازی ئامێرەکان و کەرەسەی یەدەک و ئەپدێتکردنی سیستم و ئەو ئامێرانی کە لە فڕۆکەخانە کار دەکەن کە ئەمانە خەرجی سابتن پێویستە کە بەبوونی گەشت یان نەبوونی گەشت ئەم خەرجیانە بکرێ. و هەروەها چەندین پرۆژەی بچووکمان جێبەجێ کردووە لە ناو فڕۆکەخانەی سلێمانی بە پێی ئەو پێویستیانی کە لە بەشە تایبەتمەندەکانەوە بەرز دەکرێتەوە کە پێویستی ڕۆژانەی فڕۆکەخانەی سلێمانیە. هیوادارین ساڵی 2021 ئەو کێشە و گیرروگرفتانی کە لە ساڵی 2020 ڕوبەڕوومان بۆەوە بڕەوێتەوە و ئەو گرفتانە نەمێنێت و وڵاتەکەمان بچێت دووباری ئاسایی خۆی و هاوڵاتیان بتوانن بە ئاسوودەی سەفەر بکەن وەکو ساڵانی ڕابردوو. هیوای تەندروستی باش و هەموو لایەک ئەخوازم و زۆر سوپاس.